بەپێی ئەمارێکی چاکسازیەکانی هەرێم لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 1200 بەندکراوی مادەی هۆشبەر لە نێو چاکسازیەکانی هەرێمی کوردستاندا هەن. ئێرە گرتوخانەی دەستگای ئاسایشی هەرێمە لە شاری سلێمانی کە لێرەشدا هاوشێوەی بەندینخانەکانی تر چەندین کیسی جۆراوجۆری مادەی هۆشبەر بوونی هەیە. لە بەدوادەچوونی ئەم جارمدا گفتوگۆ لەگەڵ بەشێک لە بەندکراوانی مادەی هۆشبەر لە نێو ئەم گرتوخانەیەدا دەکەم، هەروەها لەگەڵیشیدا پرسیار لە زۆربوونی هۆکارەکانی حاڵەتەکانی مادەی هۆشبەر دەکەین کە لە ئێستادا هەرێمی کوردستان بۆتە شوێنی ترانزیت و منبعێک بۆ گواستنەوە و بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر. بەهۆی کاریگەری خراپ و درێژخایەنەکانیەوە کە هەنگاو بە هەنگاو بەکارهێنەرانی بەرەومەرێک دەبات بە تیرۆری سپی ناو دەبرێت. تیرۆری سپی یان مادە هۆشبەرەکان لە ئێستادا بەپێی ئامار و داتای دەستگا ئەمنی و ڕێکخراوەکانی تایبەت بە مافی مرۆڤ مادە هۆشبەرەکان لە جیهاندا ڕوو لە زیادبوونە و بەیەکێک لا مەترسیە گەورەکانیش بۆ ئایندەی کۆمەلگا دادەنرێت. هەرێمی کوردستان بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەیەوە بەهێڵی ترانزیتی مادە هۆشبەرەکان دادەنرێت کە بازرگانی و گواستنەوە و بەکارهێنانی دەگرێتەوە. پاکستان و ئەفغانستان و ئێران لەسەر نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە کەوانی زێڕینی مادەی هۆشبەر ناسراون، چونکە تیرۆری سپی لە پاکستانەوە دێتە ئەفغانستان و لەوێوە بە وڵاتی ئێراندا گوزەر دەکات و دێتە هەرێمی کوردستان و هەرێم دەبێتە شوێنی ترانزیتی مادەکە و لێرەوە بۆ وڵاتانی دراوسێت دەگوازرێتەوە و دەبێتە مەترسی و هەڕەشە بۆ سەر ئەو کۆمەڵگە وڵاتانەی پێیدا دەگوازرێتەوە. بازرگان و بەکارهێنەرێکی مادەی هۆشبەرە کە لەلایەن بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی دەستگای ئاسایشی هەرێم دەستگیر کراوە. وەک لە دیمەنەکاندا دیارە لە کاتی دەست بەسەرکردنیدا ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان دەبێتەوە و هەوڵی ڕزگارکردنی خۆی و ئەو مادەیەش دەدات کە بڕیار بوو بۆ چەند بەکارهێنەرێکی تری بگوازێتەوە، بەڵام لەگەڵ یەکێکی تر لە هاوبەش و بەکارهێنەری مادەکە لەلایەن هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێم بە برینداری دەستگیر دەکرێن. ژیانت چۆن بوو؟ باری دارایی چۆن بوو؟ باری داراییم زۆر باش بوو، حەیفم نەبوو. ئەی چی وای کرد تۆ تووشی ئەم مادە هۆشبەرە بی؟ وەڵڵای لە ڕێگەی چەند برادەرێکەوە برادەر تووشیان گرتم. ماوەی چەند ساڵە تۆ مادەی هۆشبەر بەکاردێنی؟ 4 ساڵە مادەی هۆشبەر بەکارهێنم. پێشتر دەستگیر کراوی؟ بەڵێ. ماوەی چەند دەستگیر کرایی؟ ساڵە ئەوم دراوم. دوای 4 مانگ دیسان گیرامەوە. ئەو ڕۆژەیە من لەگەڵ برادەرێکمان هاتی ماتۆڕێک وەرگرنێت تاسڵوزە، بەڵام هێزانیەکان چاودێریان نەکردین. چاودێریان نەکردین و هاتم بۆمان و تیان خۆب دەمەدەسەوەی من خۆمان نەدا بەدەسەوە. ڕاماکرد لەبەرەوەی پێشتر داواکراوم بۆ مادەی هۆشبەر. ڕاماکرد لە سەیتەرەکەی بۆ بەرەو دووکان لە سەیتەرەکەی کەڵەوانانیشماندا هەر لە بۆی کە نەمگرن ئاسایشەکان لە بەوەی بەدوامەوە بوون. جا من ڕوومانە پێ بوو. هەڕەشەیەوەمە کرد ئەموو داگەر لێم بێنە پێشەوە تەقێنەوە خۆمە گوشم. ئەنجا دواتر ڕاماکرد بە پێ سارەکەم سەقت بوو، تاو بوو، فیشە گوشتیان پێوە نابوو. بە پێی ڕۆشتین هەتا ماوەی دوای دەستگیر کرایین. تەقەیان لێکردم بریندار بوو. تۆ پەشیمانی ئێستا؟ من پەشیمانم بەڵام کە سویتەوە دەرەوە چیدەوە گەڵۆ برادەرانە پەشیمانی چی؟ هەرو داقیکە لەوێ ئازاد دەکرێتەوە و ئازانی هەر نەگیرایە. خێزانەکەت دەبینی؟ بەڵێ. دایک و باوکت دێن بۆلات؟ بەڵێ. قسەی ئەوان چییە لەسەر؟ ئەوان هەر پەرۆشیان و خەمیان بوو. مناڵەکانت دەبینی؟ بەڵێ. ئەی ئەوان هیچ پرسیارێکت لێ ناکەن کە تۆ بۆچی لێرەی؟ وەڵا جا پرسیاری چی بکەن تا زانن کە گیراوم لێرە ئەوان هەر خەمی وایانە کە بەرمدا. هیوادارم هیچ کەس ئەم کەنجانی کە تازە فێری ئەم دەرمانە بوون و وازی لێبێن و پێ تا نەگیراون و وەک ئێمە لە زینداندا نەڕزێن.
من تەمەنم 24 ساڵە وەکو کەسێکی ئازایی ژیانی خۆم بەڕێوە کرد و خوێنکار بووم تا پۆلی هەشت خوێنم. کوڕێکی برادەرم هاو بۆلام کۆتایی 2010 ئیتر دانیشتین و باسی مادەی هۆشبەری بۆ کردم. تر زۆر باسی کرد و منیش وتم لاتەوتی ئیشێژی وتم سەرەتا با ببینم. ئیتر پێی پیشان نام و کەوتمە ناو مادەی هۆشبەرەوە. من سەرەتا کە فێریان کردم پارەیان لێ وەرناگرم، ینی بێ بەرامبەر بوو 2-3 جار یانمێ ئەو کەسە کە فێری کردم و دەرمانەکەی ئەمە دوایی وتی دەست ناکەی و قورسە و ئیتر وتی پارەم بەرەمش پارەم مایە و مادەکەی دوای 3-4 ڕۆژ دوای ئەو بۆیێنم. ماوەی 5 ساڵ مادەی هۆشبەرەکەم بەکارهێنا بێەوەی ماڵەوە ئاگادار بن و بێئاگا بوون لە من کە من ئەو مادە هۆشبەرە بەکارهێنم و لەگەڵ ڕەفیقەکەمە بەردەوامی ئەمان کێشا. دوایەوە من دەستگیر کرام. ماوەی ساڵە لە زیندان بووم. ئیتر لە زیندان بیرم کردەوە کە من واز لە مادەی هۆشبەر بێنم. و کاتێ ئازادم لە زیندان دوای هەفتەیە خەڵکە هات بۆ سەردانم. ئیتر هاوڕێیەکم هاو بۆلام کە بەکارهێنەری مادەی هۆشبەر بوو. ئیتر هاولام دانیشت و مادەی هۆشبەری پێ پیشانام بێەوەی کە خێزانەکەم ئاگادار بن. وتی ئەی کێشی میش حەزم چۆ سەری و چاوم پێیکە و وتم بێنە هەنێکم وەرێ. تر هەونێکی بۆ جێشتم و ڕۆشت. ئیتر منیش مادەکەم بەکارهێنا. کە تووشی مادەی هۆشبەر بوومەوە دوایەوە ئەو کوڕە هاو بۆلام وتی من ماتۆڕمەیە ماتۆڕی دیزیاری بزانە کەس لایەتی ئەگەر کەس شکەبەیت و لای بێ بە مادەی هۆشبەری گۆڕینەوە. منیش وتم 2-3 هاوڕێم هەیە پێیان ئەڵێم بزانم ماتۆڕ کەسە ناسنیان ماتۆڕی دیزیاریان لایە. ئیتر ئەو بوو پەیوەندیم بە 2-3 کەسەوە کرد. ئیتر معاملەکەمان کرد و وتی 15 گرام 16 گرام بەرێ ماتۆڕت بۆێنم. معاملەکەمان کرد و ڕێکەوتین کە ئێمە بێ مۆتاسوجە. هاتی مۆتاسوجە کە مادەکەی بینی و ماتۆڕەکەی لێ وەرگرین. ئەو کوڕە پێشترەوە پێیوتە بووم وتی تۆ ماتۆڕەکە لێ خوڕە من مادەکەی ئێمێ. منیش وتم باش. ئیتر هاتینە تاسوجە لە هێزەکانی یاسایی شەو چاودێری کراین. هاتن وتیان خۆتان بەدەستەوە بن و ئێمەش نەوەستین. ئیتر خۆی بە سیارێک کێشا لە ڕێگا. ئیتر 200 مەتری ڕۆشتین نویامان لە بازگەکە ئەوانش بەردەوامیان بوەستە. ئەو کوڕەش ڕوومانەیەکی پێ بوو زوو پیشانی هێزەکانی ئاساییشیە و من ئاگادارم ڕوومانەکە فڕێیان بەس ڕوومانەکە نەتەقی. دوایەوە تەقیان لێکردین من برینار بووم. من برینار بووم و گیرام ئەو ڕای کرد کە ئەو ڕای کرد. ئیتر من نازانم ئەو چی بەسەر هات من دەستگیر کردم لێیە. لەگەڵ زۆربوونی مادەکە لە هەرێمدا ئۆپەراسیۆنی ڕوبەڕووبوونەوە و دەست بەسەرداگرتن و دەستگیرکردنی تێوەگلاوان لە کەیسەکانی مادەی هۆشبەریش لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە زیاد دەکات. بەرپرسانی دەستگای ئاسایشی هەرێم لەبارەی ئامار و هەڵمەتەکانیان بۆ کۆنتڕۆڵکردن و کەمکردنەوەی ئەم مادە مەترسیدارە قسە بۆ شارپرێز دەکەن و جەخت لە بەردەوامیان بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیان و کۆمەڵگەشت دەکەنەوە. لە ئێستادا پلانەکان ئەوەیە کە لە سەر سنوورەکان لە دەواازەکان لە بازگەکان هەموو تواناهۆڵەکان خراوەتەگەر بۆ ئەوەی نەهێڵرێت ئەو مادەیەدا هەڵی نێو شارەکانی هەرێمی کوردستان بێت. سەرەتا پێویستە ئێمە ڕێگری بکەین یاخود بەرەنگار بوونەوەی ئەم مادانە بکەین لە داغڵبوونیان بۆ ناو شارەکان. پاشان ئەگەر بە ڕێگایکی قاچاغ یان بە هەر ڕێگایکی نهێنی داغڵی نێو شارەکان بووە ئێمە پلانەکەمان دەگۆڕێت. پلان ئەوەیە کە هەموو ئەو بازرگانانەی کە ئەبنەمای بڵاوبوونەوەی ئەم مادەی لە نێو گەنجان بە تایبەتی لە نێو هەرزەکاران ئەمانە بە پێی یاسا مامەڵەیان لەگەڵ دەکرێت و دەستگیر دەکرێن و لە هەمان کاتیشدا ئێمە تەرکیزی سەرەکیمان تەنها لەسەر ئەوە نییە کە ئالوودەبووەکە یان ئەو کەسێن بە نەخۆش یان بە توشبوویەک ئاماژەیەکەین بە پێی فەرمانی دادوەرم کەسانە دەستگیر دەکرێن. بەڵام تەرکیزی سەرەکیمان لەسەر بازرگانە بە تایبەتی دابەشکەری ئەم مادەیە کە لە ڕێگەی قاچاغەوە ئەم مادانە داخڵی نێو شارەکان دەکەن. ئێمە لە ماوەکانی ڕابردوودا تەنها بازرگانی ناوخۆییمان نەبووە کە دەستگیر کراوە، بازرگانی نێودەوڵەتیش دەستگیر کراوە کە لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان مامەڵە بەم مادە مەترسیدارانە دەکەن و دەیانوێت داخڵی بکەن بۆ ناو هەرێمی کوردستان. خۆشبەختانە بە هۆی بوونی چەندین زانیاری پێشوەختە توانراوە کۆنتڕۆلی ئەو بابەتانە بکرێت. یەکێکی تر لەو کەیسانەی کە لە زیندانی دەستگای ئاسایشی هەرێمە
گەنجێکی تەمەن 18 ساڵە کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە. من دەمەوێت گفتوگوی زیاتر لەگەڵ خۆی بکەم کە بزانم ئایا سەرەتای دروستبوونی پەیوەندی ئەو بە مادە هۆشبەرەکانەوە لە ڕێگەی کێوە بوو، چۆن تووشی مادەی هۆشبەر بوو، ماوەی چەندێک بوو مادەی هۆشبەری بەکاردێنا. گفتوگوی زیاتر لەگەڵ خۆی دەکەم. سڵاوت لەبێم کاتت باش. چۆن بوو سەرەتای پەیوەندیکردنی تۆ لەگەڵ ئەو کەسانی کە مادەی هۆشبەریان بەکاردێنا یاخود بازرگانی مادەی هۆشبەر بوون، چۆن بوو تۆ تووشی مادەی هۆشبەر بووی؟ سڵاو لە تۆش. من وەکو هەموو گەنجێکی تر ژیانم زۆر ئاسایی و خۆشبەختەوەر بووم. خوێندنم تەرەکیا بوو، ئیشمە کرد. لەگەڵ ئیشکردنەکەمە ژیانێکی زۆر خۆشمە بوو، متمانە و سیقی زۆرم هەبوو لەناو خێزانمە. وردەوردەوام لێ هەو ڕۆژە لەگەڵ برادێکمان دانیشت بووین، مادەی هۆشبەرێک گێشا. منیش حەزم چووە سەری، لەگەڵ حەزم چووە سەرەکە تاقیم کردەوە. یەکەم جار خواردم، دووبارەم کردەوە وردەوردە. وام لێ هەو لە خەڵک دوورە گەوتمەوە، گۆشەی گیریە کردم. کاتێک کە بەگارم نایەنە بێتاقەتەوە گیانم هێشیە هاو چەستەم داوای ئەو شتەیە کرد. وردەوردەوام لێ هەو زیاترم کێشا، زیاتر چوومە سەر شتەکە. تاوەکو خەریبەوە گەوتمە ناوەڕۆکی شتەکەەوە. ئەوانەی کە مادە هۆشبەرەکانیان بۆێنام تەمەنیان لە من گەورەتر بوو، بەبێ بەرامبەریش مادە هۆشبەرەکانیان بۆێنام پێوی کێشم. کە تاقیت کردەوە چۆن بوو؟ سیر بوو بەلام شتەکە، چونکە یەکەم جارم ببینم هەستێکی خۆشمە بوو، بەس دوایی زانیم ژیانم ئەفەوتیانەیە، خۆشێکی کاتی و شکستێکی هەمیشەیی. لەکوێ بەکارەتێنا؟ چۆن دەست دەکەوت؟ هەر لە ڕێگەی برادرەوە دەستمەکە و تەلەفۆنم بۆ یەکرد بووێنام، یان ئەچوون بۆ لای ئەو خواردانیشتین لە ناو سیارە یان لە ماڵە، تەنانەت لە تەوالێتە باو لێگا ئەبی بە ئاژەڵ. واتە لە توالێتی ماڵەکەتانە بەکارەتێناوە بێ ئەوەی ماڵەوەشتان بزانن؟ بەڵێ، ماڵەمان هیچ ئاگاداری وەشتە نەبوو. دایک و باوکو سەردانیان کردووی قسەیان لەگەڵ کردووی؟ بەڵێنی تاڵاتیشم بوانیەوە کە ئیتر نەچمەوە سەرم شتا. باوکم لەوەتی میگیراوم نەڕیشی چاکردوە نەیە هیچ ڕیشی سپی بوو کە بینیم مواجهی پێشم زۆر پێی بێتاقەت بووم. وەڵای من هیوادارم هیچ گەنجێک نەچێتە سەرم ڕێگایە، ڕێگایەکی زۆر پیس و مەترسیدارە، ژیانە لەناوە بە نەسیقە ئەمێنەیە، نەمتمانەوە ئەمێنێ، نەخۆشی جاران دەمێنێ، نەکە سوکارە وەکو جاران خۆشەویستیان ئەمێنێ بوو، هەتا وێ ناشرینی ترەبی لەناو کۆمەڵگا. هیوادارم هیچ گەنجێک نەچێتە سەر ڕێگایە. ئەندەقە گریانم بۆ حاڵی خۆمیە. بەپێی راپۆرتێکی نەتەوەی گرتوەکان تا ساڵی 1990 عێراق پاکترین وڵات بووە بە نەبوونی مادە هۆشبەرەکان تێیدا، بەڵام لە ئێستادا بووە بە دیاردەیەکی مەترسیدار و خەریکە هێڵی سوور تێدەپەڕێنێت و لە هەر ناوچە و شارێکی کوردستاندا چەندین کەیسی بازرگان و ئالوودە بە مادە هۆشبەرەکان هەن کە بەپێی ئاماری دەستگای ئاسایشی هەرێم تەنیا لە ساڵی 2023دا 991 حاڵەتی مادەی هۆشبەر لە هەرێمدا هەبووە. یەکێک لە هۆکارەکانیش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دوای پرۆسەی ئازادی عێراق هەرێمی کوردستان لە چەند دەواازەیەکی پەیوەندیکردن لە ڕووی مادەی هۆشبەرەوە بەڕووی دنیادا کراوەتەوە، بە تایبەت لە دەواازە سنووریەکانی وڵاتانی دراوسێوە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەرێم بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەیەوە بە جوگرافیایەکی خراپ ناو دەبرێت، چونکە کەوتۆتە نێو وڵاتە بەرهەمهێن و بازرگانەکانی مادەی هۆشبەرەوە.